جێبەجێکردنی ستانداردە نێودەوڵەتیەکان لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەم پرسە چاوتویەکەی لەگەڵ بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردەی نێودەوڵەتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسلۆ لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لەبێت و ئەم کاتت باش هاوبەشیەکانی ئێمە و یەکێتی ئەوروپا لە چ ڕوویەکەون و چۆنن؟ زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز، سپاس بۆم دەرفەتە بۆ کەناڵ کوردستان 24. بەڵێ یەکێتی ئەوروپا بەنسبەت هەرێمی کوردستان مێژووەکی دووری هەیە و ئەم مێژووە گەڕێتە بۆ ساڵەکانی وڵاتەکانەوە کە یەکەم کۆریدۆری مرۆڤی کە بۆ هاوکاری خەڵکی هەرێمی کوردستان دامەزرا یەکێتی ئەوروپا دەستپێشخەر بووە و پاراستنی ئەم هەرێمەش لە 91ەوە تا 2003 یەکێتی ئەوروپا وەکو فەرەنسا بریتانیا ئەمانە دووزلهێزی گەورە بوون کە هاوکاری دژەفرین و پاراستنی ئاسمانی کوردستانیان کردووە. لەمڕۆ کە لێرەینە لە بڕۆکسل بۆ نمونە ئێمە لە قۆناغێکی تری تازە دەڕین، قۆناغی گفتوگووە لەسەر شێر ڤالیوز، ئەوانەی کە پێدەگوترێت هاوبەشەکانن لە بینی ئێمە و دنیای ئەوروپا یان وڵاتانی ئەوروپایی. ئەویش پاراستنی حکومڕانیە یان حکومڕانی باشە لە هەرێمی کوردستان و بنەماکانی کۆستاندەرتەکانی حکومڕانینە لە هەرێمی کوردستان بە پێ ئەو ستانداردانە کە یەکێتی ئەوروپا خۆی باوەڕی پێ هەیە. ئەمەش چەند تەوەرێکی گرنگ لە خۆی دەبێنێت. ئێمە ئەو گفتوگانە کە هەمان بۆ لێرە لە بڕۆکسل بە تایبەتی دوونێ لەگەڵ کۆمسیار یان کونێردەی تایبەتی یەکێتی ئەوروپا بۆ مافەکانی مرۆڤ کە پێشتر وەزیری بەرگری هۆڵەندا بووە و پۆستێکی گرنگە بەنسبەت یەکێتی ئەوروپا، باسمان لە میکانیزمە کرد کە بکرێت هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی ئەوروپا ڕاستەخۆ بتوانێت پێکەوە هاوکاری ئەوروپا وەربگیرێت بۆ بەهێزکردنی جێبەجێکردنی ئەم ستانداردە نێودەوڵەتیانە لە حکومڕانی لە هەرێمدا و ئەمە لە سێ تەوەری سەرەکی کە حکوومەتە، پەرلەمانە و دەسەڵاتی دادوەریە و تەسەوری ما ئەوەیە کە دەتوانین لەگەڵ یەکێتی ئەوروپا بە تایبەتی لەگەڵ بەشی سیاسەتی دەرەوە لە یەکێتی ئەوروپا هەرێمی کوردستان هەنگاوی باش بچێتە پێش، ئەویش بەهێزکردنی توانای حکومڕانیە لە هەرێمی کوردستان بە ئەو پرەنسیبانە کە بەسەر نسبەت دنیای دەرەوە بۆ نمونە پاراستنی پێکاتەکانە، پاراستنی ئافرەتە، پاراستنی پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان و عەدالەی ئینتیقالیە و باسمان لە زۆر لە تەوەری پەیوەندیدار کە لەگەڵ یەکێتی ئەوروپا بوونە. دکتۆر بۆ بڕاتەگرم ئەم کۆبوونەوەیە چی بوو لەم کاتە؟ داواکاری ئەوان بوویان داوانکاریەوە بوویان کۆبوونەوەیەکە و ساڵانە کرێ و پێکەوە دانیشن چۆن بوو ئەمە؟ ئێمە زەنجیرەی لە کۆبوونەوەمان هەبووە و بەردەوامیشین بەیانیش بەردەوام دەبین لەگەڵیان. سەردانی پەرلەمانی ئەوروپا دەکەم بەیانی لەگەڵ جێگیری کۆمسیۆنی سیاسەتی دەرەوەی ئەوروپا کۆ دەبینەوە بۆی بتوانین لەم ڕێگاوە زیاتر استیعراضیان و ئەو پێشکەوتنانەی کە هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوام و پێ ئەو پلانە هەرێمیە کە لە بەردەستمان بووە بۆ حکومڕانی لە هەرێمدا لە مافی مرۆڤ و ستانداردەکان و هەتا خۆڵی گشتگیری نەتەوەی گرتوەکان کە UPR پێدەگوترێت هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم زیاتر لە 87% ئەو ستانداردانە جێبەجێ کردووە و توانراوە کە بە راپۆرتێکی تەفسیلی ئەم لانە بدەت بەلانی ئەوروپی. دوونێ و پێش دوو ڕۆژ و سێ ڕۆژیش هەر لێرە لە بڕۆکسل لەگەڵ ژمارەیەکی تر لە بەرپرسانی یەکێتی ئەوروپا کۆبووینەوە نوێنەری تایبەتیەوان بە مافی مرۆڤ. مەبەستمان لەو کۆبوونانە ئەوەیە کە بتوانین پێکەوە هاوبەش بین لە داهاتوودا هەم بۆ ئەوەی کە بەردەوام بین بۆ ستانداردە جیهانیەکان جێبەجێکردنیان لە هەرێمی کوردستان، هەمیش بۆ ئەوەی کە ئەو تعاتفە و عەتفی نێودەوڵەتی بەردەوام بیت بەنسبەت هەرێم و ئەو میکانیزمەی کە هەرێمی کوردستان گرتووتە بەر لە دەرکردنی یاسا بێت و ڕێوشێنەکانی حکومی بێت سەرکەوتوو بووە و ئەمانە هەموو ئەوە دەسەرمێت کە بەڵێ هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە لە ئیدارەدانی هەرێمەکە و سەرکەوتوو بۆ لەوەی کە بەڵێ توانیمان تەواو سەروەری ناوخۆی هەرێمی کوردستان پارێزراو بێت و ئەو استقلالیەتە لە حکومڕانی بوویتە مودێلێکی سەرکەوتوو هەم بۆ دراوسەکان و هەمیش بە ئەمنیەت و سەقامگیری ناوچەکەش. دکتۆر بۆچوونی ئەوان چی بوو لەسەر دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ دینەری تایبەتی یەکێتی ئەوروپا ئاماژەی بەوەدا کە هەرێمی کوردستان نموزەجێکیان کەتوانن بڵێن نمونەیەکی سەرکەوتوو بووە لە استقراری ئەمنی و هەروە لە دموکراسیەت و توانراوە کە زۆر سەرکەوتوانە ئەو پرەنسیبە نێودەوڵەتیانە لە ماوەی ڕابردوو جێبەجێ بکەن.
بۆ نمونە باسی ڕاگررتنی سزای لە سێدارەداندا لە هەرێمی کوردستان کە لە 2008ەوە ئێمە زیاتر لە 600 بەسەرەوە کەیسمان هەیە لە هەرێمی کوردستان کە سزای لە سێدارەدانیان لەسەر کە چی جێبەجێ ناکرێت. باسییان لە عراق کرد کە بە هەزاران کەس لە عراق لە ماوەی ساڵانی ڕابردوو ئەم سزای جێبەجێ دەکرێت. باس لە پێکەوە ژیان کرا لە هەرێمی کوردستان و حەوانەوەی ئاوەرەوە پەنابەر و حتا پرۆسەی دروستکردنی مؤسسات و سەرکەوتنی هەرێمی کوردستان لە شەڕی دژە ترۆر و ئێستش ئەهمیەتی کوردستان بەنسبە سەقامگیری ناوچەکە باسییان لەوە کرد کە ئەم نموزەجەیان و ئەم نمونەیە کە هەرێمی کوردستانە و حکومڕانی هەرێمە ئەکرێت سوود لێوەربگیرێت لە سووریا لە وڵاتانی تریش لە ناوچەکە و بە نموزەجێکی سەرکەوتوو لە حکومڕانی وەسف دەکەن. دکتۆر یەکێتی ئەوروپا چۆن سەیری هەرێمی کوردستانە کات لەو کاتانی کە ڕووداوێک لە هەرێمی کوردستان هەبێت لە بە شێوەیەک لە شێوەکان ئایا میدیایەک بێ یان لایەنێکی سیاسی بێت هەر کەسێک بێت باسی بکات و بێ بابەتەکە گەورە بکات و نوێنەراتیەکانی لی ئاگادار بکاتەوە بڵێ ئەمەی کراوە پێشێری مافی مرۆڤە پێشێری دیموکراسیە چییە ئەمەیە ئەوەیە. یەکێتی ئەوروپا لەم ڕۆوە ئەتیما دەکاتە سەر راپۆرتی کێ و تۆ چۆن ماوەڵە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئاکات و چۆن زانیاری و داتاکان وەرەگرێت کە چی بووە چی هەیە؟ بەڵێ ئێستا وەکو ڕۆن و ئاشکرا بەنسبەت ئێمە وەکو هەرێم و حتا لەانی یەکێتی ئەوروپا و دنیاش بە شێوەیەکی گشتی ستانداردێکە لەسەر ئاسی نێودەوڵەتی عێراق ئێستا ئەنزیمامی کردووە لە ساڵانی ڕابردوو تا ئێستا لە 11 ڕێککەوتنامەی نێودەوڵەتی. ئێمە ملزەمین بەوەی جێبەجێ بکەین هەرێمی کوردستان. لێرەدا ئاستی جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنامانە لە هەرێمی کوردستان زۆر بەرزە و ئەمە بەداتایە بە مقارنەیە بەوەی کە ئەو بەراوردکاریانە کە دەکرێت لە جێبەجێکردنی یاساکانە و حتا بەشداریە لە بەڕێوەبردننی ئەم ستانداردانە. ئێمە بنمونە لە هەرێمی کوردستان کۆمەلگایەکی مەدەنی سەرکەوتومانە و ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستان کە باز دەکەین زیاتر لە 3400 ئەمڕۆ ڕۆژنامەنووسمان لە کوردستان هەیە کە ئەکتبن و ئێمە باسی سیستمێکی تازەمان لە کوردستان کردبوونمونە ئەوەی کە زیاتر لە 900 بەسەرەوە ئێستا ڕۆژنامەنووسمان هەیە لە سندیکای ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان کە بە پێ ئایدی دیجیتالی ناسراون ئێستا. ئێمە هەوڵمان داوە و ئەوەش زۆر ڕوونە بولانی ئەوروپا دەتوانم باشکرا باسی بکەم کە زۆر دڵخۆش بووم بەوەی کە ئێمە بە فەکت و فێگەر یعنی ئمە بە بوردەکاری چوینە پێشە. توانیمان راپۆرتێکی 320 صفحە بەسەرەوە تەسلیمی نێردەی یەکێتی ئەوروپا بکەین لە بڕۆکسل و ئەو لانەنە کە چاوپێکەوتنمان لەگەڵیان هەبووە لە 25 تەوەری سەرەکی لە هەموو مؤسساتی حکومڕانی. بۆ نمونە کە باسی ئازادیەکان لە هەرێمی کوردستان دەکەی سیستم و میکانیزمی نێودەوڵەتی هەیە و ئەو میکانیزمانە ئێمە بە ڕقم و داتا و بەراوردکاریەکانی ساڵانە چون سەرکەوتوینە ئەمە پەیوەری سەرەکی نەک تارێکیان ئۆپۆزیسیۆنێکی سیاسی ئەمە بەو شێوازە ناتوانێت گەشتانتە بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر دیندار زێباری ڕێخەری ڕاستپاردەی نێودەوڵەتیەکان لە حکومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسلەوە دەستان خۆش مادوونە بە سپاس بۆ کاتێ بێمەتاندا. سپاس.